بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم وبارك على رسول الله محمد وآله وصحبه وسلم أجمعين. اللهم لك الحمد حتى ترضى، ولك الحمد إذا رضيت، ولك الحمد بعد الرضا. ربنا آتنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. بینەرانی بەڕێز و خۆشەویست، خوشکان و برانی ئیماندار، سەلام و ڕەحمەت و بەزەیی و میهرەبانی خوای پەروەردگار بڕژێ بەسەر هەموو لایەکتانە. خۆشحاڵم لەم دەرفەتە و لەم بەرنامە پیرۆزەدا بە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەم. داواکارم نەخوای پەروەردگار ئەم بەرنامە بکا بە مایەی سوود و کەڵک بۆ هەموو لایەکمان، و خوای پەروەردگار ڕەحمەت و بەزەیی و میهرەبانی خۆی بۆ سەردڵەکانمان دابارێنێت. زۆر بە گەرمی پیرۆزبایی لە سەرجەم موسڵمانانەکەم بە بۆنەی هاتنەوەی مانگی پیرۆزی پڕخێر و بەرەکەتی ڕەمەزانەوە. لە خوای گەورە ئەپاڕێمەوە کە هاتنی ئەم مانگە بکا بە مایەی خێر و دابەزینی ڕەحمەت و بەزەیی و میهرەبانی خۆی بۆ سەر دڵی هەموو لایەکمان. خوای پەروەردگار هاتنی ئەم مانگە بکا بە مایەی پیت و بەرەکەت، بیکا بە مایەی خێر و خۆشی بۆ میلەتەکەمان، بۆ خاک وڵاتەکەمان، بۆ سەرجەم موسڵمانان لە سەرجەم وڵاتانی جیهاندا. خۆشەویستانم، ئێمە لەم بەرنامەیەدا پشتیوان بەخوای پەروەردگار دێنە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست بۆ ڕوونکردنەوەی بابەتە شەرعیەکان. ئێوەی بەڕێز و خۆشەویستیش دەتوانن ئەگەر پرسیارێکتان هەبێت، ئەگەر پێویستان بە ڕوونکردنەوەیەکی شەرعی هەبێت، بۆ ئەندازەی کە خوای پەروەردگار عیلم و زانست و زانیاری پێبەخشیوین، ئێمە لە خزمەت ئێوەی خۆشەویستدا دەبین بۆ وەڵامدانەوەی پرسیارەکانی ئێوەی بەڕێز و زۆر خۆشەویست. خۆشەویستانم، لە تەوەری ئەمڕۆدا پێم خۆشە لە پێشوازی مانگی نوردا، مانگی قورئان، مانگی پیرۆزی ڕەمەزان، چەند ئامۆژگاریەک بۆ خۆم و بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویست بخەمە ڕوو، دواتر گوێ لە پەیوەندیەکان و پرسیارەکانی ئێوەی بەڕێز و خۆشەویستیش ئەگرین. سەرەتا بەڕێزان، ئەمەوێ لەوە دەست پێ بکەم کە جێگەی خۆیەتی هەموو خوشک و برایەکی موسڵمان، هەموو تاکێ لە ئێمە شکر و سەنا و سوپاسی خوای پەروەردگار بکات کە خوای گەورە دەرفەتی داین جارێکی تر گەیشتینەوە بە مانگی ڕەمەزان. گەیشتینەوە بۆ مانگەی کە ڕوحەکانمان تایە ئاسوودا بێت. گەیشتینەوە بۆ مانگەی کە تاوانەکانمان لەو مانگەیە وەکو گەڵای دار هەڵەوەرێت. گەیشتینەوە بەو مانگەی کە جارێکی تر ئاسوودەیی بۆ ماڵەکان ئەگەڕێتەوە، ئاسوودەیی بۆ فەقیر و هەژارەکان ئەگەڕێتەوە. گەیشتینەوە مانگی یەکسانی، گەیشتینەوە مانگی نازڵبوونی قورئان و مانگی دابەزینی ڕەحمەت و بەزەیی و میهرەبانی خوای پەروەردگار. چەندین کەس هەبوو بەڕێزان ساڵی ڕابردوو لەگەڵ ئێمەیە بە ڕۆژوو بوو و بەتەما بوو ئەم ساڵ و چەندین ساڵی تریش بە ڕۆژوو بێ، بەڵام خوای پەروەردگار دەرفەتی نەدا و ئەجەل ڕێگەی پێ نەدا و ئێستا میوانی خاکە و ئێستا لەژێر خاکدایە. بۆیە ئێمە ئێستا کە خوای گەورە دەرفەتی داوین، وەلەشی ساخ کردوین، جارێکی تر واگەیشتینەوە بە میوانە ئەزیزەکەی خوای پەروەردگار، جارێکی تر گەیشتینەوە بە مانگی ئاسوودەیی ڕوحەکان، جارێکی تر گەیشتینەوە بە مانگی بەزەیی و لێبوردەی خوای پەروەردگار. بەڕاستی جێگەی خۆیەتی ئێستا دەستمان بەرزکەینەوە بۆ قاپی خوای پەروەردگار، هەر کەس لە ئاستی خۆیەوە و لە ماڵی خۆیەوە بڵێن یا رب العالمین، هەزاران جار حەمد و سەنا و سوپاسی تۆ ئەکەین کە خوای گەورە دەرفەتت جارێکی تر بگەینەوە بە مانگی ڕەمەزان. وێزگەیەکی ترمان دەستکەوتەوە بۆی لە گوناه و تاوانەکانمان بشۆردرێتەوە، وا جارێکی تر گەیشتینەوە بۆ مانگەی کە ئومێد دەکەین بە لێشاو ڕەحمەت و بەزەیی و میهرەبانی خۆت بۆ سەر بەندەکان دابارێنێت. چەندین کەس هەبوو وەکو ئێمە بە ئاواتی ئەو بوو کە بگاتە ئەم ڕەمەزانە و دوعای ئەکرد کە بگاتەوە ئەم ڕەمەزانە، بەڵام ئەجەل ڕێگەی نەدا. ئێستا خوای پەروەردگار دەرفەتێکی بە ئێمە داوە و جارێکی تر کەوتینەوە ناو مانگی ڕەمەزان، مانگی نازڵبوونی قورئان، مانگی ڕەحمەت و بەزەیی و میهرەبانی خوای پەروەردگار. بۆیە حەقی خۆیەتی لە سەرەتای ئەم مانگەیە شکر و سەنا و سوپاسی خوای پەروەردگار بکەین. دووهەم بەڕێزان، جێگەی خۆیەتی حەقی خۆیەتی هەمومان داوای تەوفیق و یارمەتی و پشتیوانی لە خوای پەروەردگار بکەین، چونکە هیچ شتێک بەبێ تەوفیق و پشتیوانی و یارمەتی خوای پەروەردگار نایەتە بەرهەم.
ئینسان بێ هەر کارێک لە کارەکان بکە بەڕێزان پێویستی بە تەوفیق و یارمەتی و عون و پشتیوانی خوای پەروەردگارە. تۆ لە سەرەتای مانگەکەی بەڕاستی جێگەی خۆیەتی دیسان داوا بکەی لە خوای پەروەردگار کە خوایە تۆ پشتیوانمان بی، کە خوایە تۆ یارمەتی دەرمان بی، کە تۆ لەشێکی ساغمان پێ ببەخشی، تەندروستێکی باشمان پێ ببەخشی بۆ ئەوەی کە بتوانین ئەم مانگە بە شێوەیەکی جوان و بە شێوەیەکی ڕێک و پێک بگرین. بۆی ئەم مانگە بە ڕۆسپێتی ماڵ ئاواییمان لێ بکات، بۆ ئەوەی لە کاروانی خواناسان و ڕۆژ و گران و قورئان خوێنان و ئەوانەی کە دوعاکەن و ئەوانەی کە خوای پەروەردگار لەم مانگەیە لە خۆیان ڕازیەکەن، یا ڕەبی خوایە وامان لێ بکەی لەو کاروانە جێنەمێنین. هیچ ئیشیە، هیچ کارێک، هیچ مهمەیەک بەبێ تەوفیق و یارمەتی و پشتیوانی خوای پەروەردگار نایەتە بەرەم بەڕێزان. بۆیە لە سەرەتاوە داوا بکەین لە خوا، بڵێن خوایە تۆ لە شەکان ساغەکەی، تۆ یارمەتی دەری، تۆ پشتیوانی. بۆیە پشتیوانمان بە، هاوکارمان بە، دەست بارگرمان بە، بۆی کە ئینشاءڵڵا مانگێکی جوان، مانگێکی پڕخێر و بەرەکەت، مانگێک بە ڕووسپێتی بەڕێ بکەین، بۆی کە توێشوویەکی باش بۆ قیامەتمان دەستەبەر بکەین و ئینشاءڵڵا ڕەزامەندی خوای پەروەردگاریش بەدەست بێنین. پاشان بەڕێزان پشتیوان بە خوای پەروەردگار و پشت بەخوا ببەستە و نیەتی لێ بێنە و قۆڵی لێ هەڵماڵە و هیمەتت بەرز بێ و مەترسە. وەکو هەندێک کەس لە سەرەتای ڕەمەزانە و عادەتەن ئەترسن مانگێک چۆن بە ڕۆژوو بین، وڵات و نیمە بێت، برسیمە بێ، ماندووە بم، بێتاقەتە بم. ئەمێ بەڕێزان بڵێم خوای پەروەردگار خۆی یارمەتی و پشتیوان و هاوکارمانە بێت. لێ مەترسە. ڕەنگە گەنجانێکی زۆرمان هەبێ، خەڵکانێکمان هەبێ ڕانەهاتون لەگەڵ ڕۆژووە، ئێستا بەلایەنەوە قورسە، بەلایەنەوە زەحمەتە، یا ئەترسن. مەترسن بەڕێزان، وەڵڵاهی خوای پەروەردگار یارمەتیماندا، خوا کار ئاسانیمان بۆکە. کاتێک کە ئێوارە ڕۆژۆ شکێنی خۆشت نازانی کە هیچی وا تونیت نەبوو، هیچی وا برسیت نەبوو، پاشان خۆ ئەگەر برسیشمان بێ، خۆ ئەگەر تونیشمان بێ بەڕێزان، هەم لە ڕووی قیامەتیەوە ئێمە مەئجوورین و پاداشێکی گەورە وەرەگرین، لە ڕووی دنیایشەوە بەڕێزان بەڕاستی ڕۆژوو کە ئینشاءڵڵا لە ئەڵقەکانی تر ئاماژەی پێکەین بۆ تەندروستی ئینسان زۆر بەسوودە، زۆر بە کەڵکە و مەناعەی ئینسان بەهێزەکە، واتە هەم سوودی دنیایی هەیە و هەم سوودی قیامەتیشی هەیە. بۆیە حەق وایە ئینسانی موسڵمان نەترسێ، نیەتی لێ بێنێ و تەوەکل بە خوای پەروەردگار ببەستێ، قۆڵی لێ هەڵماڵێ، گوناحە لەم مانگەیە جێ بمێنی لە خەڵک. ئەمە مانگی منافەسە و پێشبڕکێیە، مانگی بەدەستێنانی ڕەزامەندی خوای پەروەردگارە. چەندین وێزگەی گەورەی تیا بۆ بەدەستێنانی ڕەزامەندی خوای پەروەردگار، بۆیە هیچ لایەکمان کارێ نەکەین کە جێ بمێنین لەو مانگەیە. پاشان خۆشەویستانم، بەڕاستی حەقی خۆیەتی ئەو مانگە پاکە و ئەو بەرەکەتەی خوای پەروەردگار و ئەم دەرگایی کە خوای پەروەردگار بەڕووی هەموو بەندەکانە کردوێتەوە، هەمومان بە تەوبە و بە پەشیمانی و بە گەڕانەوە بەلای خوای پەروەردگار پێشوازی لەم مانگە بکەین. بە ئەندازەی هەر کەس بە ئەندازەی خۆی گوناه و تاوان و سەرپێچی ئەکات. هیچ کەسێکی مەعسووممان دەست ناکەوێت لە دنیا ئەگەر بگەڕێن بەڕێزان. هەموو ئینسانێتە گوناهەکە، سەرپێچی خواکە، قابلی ئەوەیە کە هەڵە و کەم و کوڕی هەبێ، وەکو پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم كل بني آدم خطاء. هەموو ئینسانی هەڵە ئەکات، قابلی هەڵەیە، بەڵام باشترینتان ئەوانن کە وخەیر الخطائین التەوابون، باشترین ئەوانەی کە هەڵە ئەکەن و سەرپێچی خواکەن ئەوانن کە زۆر ئەگەڕێنەوە و زوو تەوبە ئەکەن و پەشیمانە بنەوە ئەگەڕێنەوە بەلای خوای پەروەردگار. بەڕێزان هیچ کاتێک دەرگای خوا داناخرێ. ئەمە یەکێ لە فەزڵەکانی خوا، یەکێ لە ڕەحم و بەزەیی خوا بۆ ئومەتی ئیسلام ئەوەیە کە هیچ کاتێ دەرگای خوا داناخرێ و با هیچ کەسێکیش لە دنیای خەڵک نەنێرێ بۆ جەهەنەم، نەڵێ خوا لە تۆ ڕازی نابێ، نەڵێ خوا لە تۆ خۆش نابێ. دەرگای خوا هەمیشە واڵایە. إن الله يبسط يده بالليل ليتوب مسيء النهار. خوای پەروەردگار بە شەو دەستی واڵاکە بۆی گونەهبارانی ڕۆژ تەوبە بکەن. و خوای پەروەردگار بە پێچەوانەوە بە ڕۆژ دەستی میهرەبانی واڵا ئەکا بۆی گونەهبارانی شەو تەوبە بکەن. بەردەوام دەرگای خوای پەروەردگار واڵایە و دەرگای خوای پەروەردگار تا ڕۆژی قیامەت و تا هەڵسانی قیامەت دەرگای خوا داناخرێ. بەتایبەت بەڕێزان لە مانگی ڕەمەزانە
ئەخر ناکرێ ئەم دیارە گەورەی خوای پەروەردگار بێت لێخۆشبوونی لەگەڵا نەبێ، ناکرێ ئەم مانگە گەورە بێت دەرفەتێکی لەگەڵا نەبێ بۆ تەوبە بۆ پەشیمان بوونەوە. بۆیە بەڕێزان فرسەتە ئەوانەی کە تا ئێستا ڕۆچوون لە گوناه و تاوانە، ئەوانەی گوێیان بە فەرمانەکانی خوای پەروەردگار نەداوە، ئەم لەحزە ناوی خوای لێبێن و تاخیری مەکە، بگەڕێرە بۆ سەر بەرماڵەکە، بڕۆ دەست نوێژەکەت بشۆرە و دەست بەرکەرە بۆ ئاسمان، دڵنیا بە خوایەکی میهرەبانە بینیت، دڵنیا بە خوایەکی لێخۆشبوونە بینیت، دڵنیا بە خوای پەروەردگار دەرگای بەزەیی و تەوبە بەڕۆی هەموو عەبدێکە کاتەوە. گەر ئەو عەبدە بەڕاستی بگەڕێتەوە و تەوبە و پەشیمانی دەربڕێ و بێتەوە بەردەم بارەگاکەی و داوای ڕەحمەت و بەزەیی و لێخۆشبوون بکات. با بچینە خزمەت ئەو ئایەتە کە خوای تەعالا فەرمێت قل يا عبادي الذين أسرفوا على أنفسهم لا تقنطوا من رحمة الله إن الله يغفر الذنوب جميعا إنه هو الغفور الرحيم. تماشای ما تبکەن بەڕێزان، خوای پەروەردگارە فەرمێت ئەی محەممەد عليه الصلاة والسلام بڵێ ئەی ئەو بەندانەی من کە ئیسراف و زیادەڕەویتان کردووە لەسەر نەفسی خۆتان، تا ئێرە ئەگەر دیقەت بدەی لەگەڵ ئەو گوناه و تاوان و سەرپێچێش کە ئەو عەبدانە کردویانە کە فەرمانی خوایان شکانووە، کە گوناحیان کردووە، کە سنووری خوایان بەزاندووە، خوا هەر بە عەبدی خۆی بانیان نەکات. قل يا عبادي الذين أسرفوا على أنفسهم، پیان بڵێ ئەی ئەو بەندانەی من خوا هێشتا بە عەبدی خۆی بانیان نەکا، چونکە تەبیعەتی ئینسان وایە ماڵ و دنیا و شەهوەت و ئارەزوو هەموو ئەم شتانە پێ هەڵەخریسکێنێ. بۆیە فەرمێ ئەی ئەو بەندانەی من کە ئیسراف و زیادەڕەویتان کردووە. لێرەشدا خوای پەروەردگار عەبدەکانی داپۆشیە، نافەرمێ ئەی ئەو بەندانەی من کە ڕیباتان خواردووە، ئەی ئەو بەندانەی من کە زیناتان کردووە، ئەی ئەو بەندانەی من کە نوێژتان نەکردووە یا ڕیاتان کردووە یا هەر شتێکتان کردووە. ئەفەرمێ ئەی ئەو بەندانەی من کە زیادەڕەویتان کردووە بەسەر نەفسی خۆتان. لێرەش خوا گوناهەکەت بۆ دائەپۆشی. یعنی هەر گوناهەیەکت کردی بێ، هەر تاوانێکت کردی بێ، مادام تەوبەیەکی ڕاستەقینە بکەیت و مادام دەسی پەشیمانی بۆ بارەگای خوا بەرکەیتەوە، دڵنیا بە خوای پەروەردگار لێخۆش بووە. لا تقنطوا من رحمة الله. خوا فەرمێ لە ڕەحمەت و بەزەی خوای پەروەردگار مەیوس مەبن، هیچ کات مەیوس مەبن. إن الله يغفر الذنوب جميعا. بەڕاستی خوای پەروەردگار هەموو گوناهەکان خۆشە بێ. إن الله يغفر الذنوب، خوا لە گوناهەکان خۆشە بێ، تأكيد كاتوا جميعا خوا لە هەموو گوناهەکان خۆشە بێ. جارێکی تش خوای پەروەردگار تأكيد دەکاتەوە إنه هو الغفور الرحيم. بەڕاستی خوا خوایەکی لێبوردەیە، خوا خوایەکی بەخشندە و میهرەبان و بەبەزەیە. دەبا ڕووبکەینەوە بارەگاکەی خوای پەروەردگار. باو پەیوەندیانە وەرگین. باوکی ئەحمەد لە سولەیمانیەوە. فەرموو باوکی ئەحمەد. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. أستاذ والله ما مستعجل عذرنا بسياركم أول بصرر من صرفي قلت لك راو نزيك شجمانيك بله دا دكتور وتي براسير الناجد كيوت سجال برجونا بي زور ضرور مش زوريشم براسي زور كيف خوشك برج مثل نازنم معذر نبي هلو برسالتي باوشي أحمد. زۆر سپاسدار والله. بەسەر چاوم ئینشاڵڵا وەڵام تدەم. شروع بشمێزە ئیلچیلا گوچیلەکە مۆستا بوو تەنایەک دانم ماوەستا. زۆر سپاس ماوەستا. بەسەر چاو ئینشاڵڵا وەڵام تدەمەوە. باوکی مەڕوا لە سۆران. فەرموو باوکی مەڕوا. السلام عليكم مامۆستا جان. عليكم السلام ورحمة الله وبركاته. دەستخۆشی بەرنامەکەت لێ یەکەم. من درێژکە یا ڕەبی. خوای گەورە لەتان ڕازی بێ یا ڕەبی. زۆر سپاس مامۆستا جان. وەڵڵی من داوا لەو کەسانەکەم کە گوناحبارن، هەر گوناحێکی کردبیان هەر کچکە هەر گەورە بگەڕێنەوە لەم ڕەمەزانە دڵتان زۆر خۆشەوی. بەڕاستی من یەکم لەوانە کە دڵخۆشم کە گەڕامەوە هەر گوناحێکم هەبی تۆبەیەکی نسوحی پاکم لەگەڵ خوای خۆم کرد. گوتم خوایە تۆ دەورەمەندی، تۆش لە گوناحەکانم خۆش بی. یعنی دڵنیامە کە خوای گەورەش لێم خۆشەوی زاد بۆ ئەو کەسانەی کە گوناحبارن، هەر لە هیچ کچکە هەتا گەورە خوا دەورەمەندە
دنیا بالتوبه بكن خوالتا خوشي ودوتي شان خوشي ما مثلا جا من توبه كي نسعوك كذا والله عندك حق خلقكم لها يعني نيكي شن بدا ما بس دنيا مشكا بيان ادمو تسيبكم باش لم كاتانا براسي يعني زود تنظم لويك عندك حق خلقكم لها يعني ناساون والله نيتم بيان دمو تسيبكم يعني لم او زود تنظم براسي زود خفض بارم يعني دنيامك اخوي يقولوا لك حكى خوشي بس لاقي خلق براسي زور قرصه بس ان شاء الله والله تدم باوكي مروه لخدمتك اذا ما هي دمطني براسي كدنيامك اخوي يقولوا لهم قناع كان خوشي بس ان شاء الله باوكي مروه لخدمتها بنجواب تدمو كيتر مان لقلابو خوشك سيما لا سليماني وفرمو دادكم السلام عليكم مامۆستا. عليك السلام ورحمة الله وبركاته. پیرۆزبایی ڕەمەزان لەبیر مسلمانان زۆرکەم. یاخوا هەموو لایەکمان لە خێر و خۆشیابین ئەم ڕەمەزانە. دەستخۆشی بەرنامەکەش لێکم مامۆستا. زۆر سپاس خوشکی بەڕێزم. مامۆستا من پرسیارێکم هەیە ئەویش ئەوەیە ئێستا من حەملم هەیە. ناتوانم بە ڕۆژ بووم ئایا حوکمی من چییە بۆ ئەم ڕەمەزانە؟ بەسەر چاودا دەستیما ئینشاءڵڵا وەڵامتە دەمەوە. خوا جەزاوات مامۆستا گیان. خوای گەورە لێت ڕازی بێ خوشکی بەڕێزم. بەڵێ خۆشەویستان بەر لە بەروەڵامی پەیوەندی ئەو برا و خوشکە بەڕێزانە دەینەوە تا پەیوەندیەکانی تریش دێت لە خزمەت ئەوانی شابین بە گوێرەی توانە. باوکی ئەحمەد پرسیاری ئەوەی کرد کە نەخۆشە و زەرعی گورچیلەی کردووە ئێستا یەک گورچیلێ هەیە ئایا چی بکا بۆ بە ڕۆژووبوونەکەی؟ ئێمە سەرەتا داوای شیفاکەین لە خوای پەروەردگار بۆ باوکی ئەحمەد یا ڕەبی خوای پەروەردگار شیفای بەخێرت بۆ بنێرێ و هەر خۆشک و برایەکی مسلمانی تریش کە وەکو تۆ نەخۆشن یا ڕەبی خوای گەورە دەروی خێران لێ بکاتەوە خوا شیفای بەخێران بۆ بنێرێ. باوکی ئەحمەد مادام دکتۆرە بەڕێزەکان ڕێگەیان داوە کە بە ڕۆژوو نەبی و پیان وتووی کە ڕۆژوو بۆ تۆ خراپە لەبەرەوە شەریعەتی پیرۆزی ئیسلامیش ڕێگەت ئەدات ئەتوانی بە ڕۆژوو نەبی لە جیاتی هەر ڕۆژێک کە بە ڕۆژووە بی خواردنی فەقیر و هەژارێکە دەی ئەتوانی لە ناو ڕەمەزانە بیدەی ئەتوانی ڕەمەزان تەواو بوو بیدەی بە فەقیر و هەژارەکان لا يكلف الله نفسا إلا وسعها خوا لە تااقەت و توانای ئینسان زیاتر داوا ناکات. بەڵێ ژیار لە سولەیمانی و لەگەڵمانە فەرموو بەڕێزم. سلام عليكم استاذ. وعليكم السلام ورحمة الله وبركاته. دەستخۆشی بەرنامەکە لێکە مامۆستای بەڕێزخوای گەورە مۆفەقتان کات سەرکەوتووی دنیا و قیامەتان کا ئینشاءالله. ئامین یا رب العالمین لەگەڵ جەنابت و هەموو خوشک و برایەکی موسڵمان. دەستما چەکەم ئوستاز جان مامۆستای جان پرسیارێکمەیە لە ڕاستی ئەرزەیەک بکردرێت ئەم ئەرزەیە ئەگەر ئینسان بێوێ بۆ خێر بێ یعنی بڵێ کڕین و فرۆشتی پێوە بکا بۆ خێر ئایا زەکاتێکەوێت بەسەر چاوم کاک ژیار گیان بەسەر چاو وەڵامتە دەمەوە. خوای گەورە مۆفەقتان کا دەستان خۆش بێ و سەلامەت. یاخوا خوای گەورە لە تۆش ڕازی بێ کاک ژیار گیان. خوشکە ڕەهێڵ لە چەمچەماڵ فەرموو خوشکی بەڕێزم. السلام عليكم. عليك السلام ورحمة الله وبركاته. مامۆستای گیان پیرۆزبای ڕەمەزان لە تۆکەم. خوای گەورە لێت ڕازی بێ خوشکی بەڕێزم. سەلامەت بێ یاخوا مامۆستای گیان. وڵا پرسیارێکم هەیە مامۆستا. بەڵێ. ئەوەیە پرسیارەکەم لەم بۆینباخ حرامە یان نا؟ بۆینباخ؟ بەڵێ. بەسەر چاو ئینشاءڵڵا وەڵامتە دەمەوە. بەباشە دەستخۆش. خوای گەورە لێت ڕازی بێ خوشکی بەڕێزم. بەڕێزان باوکی مەڕوا لە سوێرانەوە فەرمووی کە تەوبەم کردووە و گەڕامەوە بەو بەر بارگای خوای پەروەردگار ئێمە بەڕاستی پیرۆزبایی ئەو گەڕانەوەی لێەکەین بەڕاستی هیچ شتێ لەوە گەورەتر نییە بگەڕێتەوە بۆ بارگایەکەی خوای پەروەردگار یاخوا خوای پەروەردگار ئیستیقامە و بەردەوامیت لەسەر ئەو تەوبەیە پێ ببەخشیە و لێرەشەوە داوا ئەکەین لە خوای پەروەردگارە پارڕینەوە لە سەرەتای ئەم مانگەیە هیدایەتی ئەو خوشک و برانێش بدا کە تا ئێستا لە گوناه و تاوانان تا ئێستا کەنیەتیان نەهێناوە بگەڕێنەوە بۆ بەربارەگاکەی خوای پەروەردگار. هەرچی گوناه هەیە لە بینی عەبد و خوای پەروەردگارە کە حەقی خوایە ممکنە خوای پەروەردگار لێی خۆش بێ. بەڵام هەروەکو جەنابەت فەرموود باوکی مەڕوا حەقی خەڵک خوای پەروەردگار لێی خۆش نابێ. ئەبێ یا خاوەنەکەی گردنت ئازا بکە
یا ئەو حەقا بۆ خاوەنەکانیان بژێڕیتەوە. لە ئێستا جەنابەت ئەفەرمووی من ئەو حەقانە نیمە بیدەمەوە بە خاوەنەکانیان. تۆ لەم کاتەیە چەند شتێ بکە برای ئازیزم. یەکەم ئەگەر بتانی سەردانی خاوەن حەقەکان بکەیت، حاڵ و گوزەرانی خۆت بۆ ئەو بەڕێزانە ڕوون بکەیتەوە و پێیان بڵێ کە من ئەو حاڵ و وەزعەکەمە، نیەتی خواردنی پارەی ئێوەم نییە، خوای پەروەردگار ئاگادارە کە من تەوبەم کردو گەڕامەتەوە بۆ بەربارگای خوای پەروەردگار، لە هەوڵا ئەبم، کار و کاسبی ئەەکەم، داوا ئەەکەم لە خوای پەروەردگار کە بۆم ئاسان کە من ئەو حەقی ئێوە بژێڕمەوە. ئەمە بەڕاستی کارێکی زۆر چاکە، زۆر خۆش ئەگەر کەسێ پارەی لات بوو نەتبوو بیدەیتەوە ئاوا بچی بۆ لای بڵێ کاک فڵان کەس پارەکەتم لە بیرە، حەقەکەتم لە بیرە و هەوڵیش ئەدەم لە خوای پەروەردگاریشە پارەیمەوە بۆم ئاسام کە ئینشاڵڵا لە کات و ساتی خۆیان بۆت ئەهێنمەوە. ئەمە زۆر چاکە بەڕێزان. دواتر حەقی خۆیەتی وەسیەتیش بنووسی، کوردەواری ئەڵێ کەس بە وەسیەت نامرێ، ئەگەر خوا نەخواستە شتێکت بەسەرە هات کە ئەمە ئەو حەق و مافەی ئەو خەڵکە لەلاتە بۆی بەو حەق و مافەوە نەگەڕێتەوە بەربارەگای خوای پەروەردگار. خوای تەعالا بۆت ئاسان بکاو، هەر کەسێکیش نیەتی دانەوەی قەرزی هەبێ، مافی خەڵکی هەبێ، دڵنیا بە خوای پەروەردگار بۆی ئاسانەکە بە دەقی فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. خوشکە سیما لە سولەیمانیەوە پرسیاری ئەوەی کرد کە حەملی هەیە، ئایا چی بکا بۆ بە ڕۆژوو بوون؟ خوشکە سیما و هەر خوشکێکی تریش کە سکپڕن حەملیان هەیە، ئەوانەی کە سکپڕن ئەزانن کاتێک کە بە ڕۆژووە بن زەرەر بە خۆیانەگا یا زەرەر بە مناڵەکەیانەگا بێتاقەتە بن، ئەوە خوای پەروەردگار و ئەم شەریعەتە جوانەی ئێمە ڕوخسەتی داون ئەتوانن بە ڕۆژوو نەبن، ڕێگەیان پێدراوە، ئەتوانن وەکو خوای تەعالا فەرمی وعلى الذين يطيقونه فدية طعام مسكين، ئەوانەیش کە حاملەن لە ژێر ئەمایەتەیە گیانە بێتەوە، چونکە ئەرکیان گرانە، باریان گرانە، نەخۆشن، ئەتوانن بە ڕۆژوو نەبن. لە کاتێکی ترە ئەگەر ئەیان توانی ڕۆژوەکە بگرنەوە ئەوە بێگومان باشترە، ئەگەر نێشیان نەتوانی بیگرنەوە ئەوە تەنها فیدیەکە بدەن، لا يكلف الله نفسا إلا وسعها. ئەزانم ئەوانەی کە ئێستا ناتوانن بە ڕۆژوو بن، ڕەنگە بێتاقەت بن، ڕەنگە خەفەت بخۆن، بەڵام دڵنیا بە ئەو بێتاقەتی و خەفەت و ناخۆشیەیش ئینشاءڵڵا خوای پەروەردگار بە ئەجر و پاداش بۆتانە نووسێت. دایکی زینەمان لەگەڵایە لە خەباتەوە. فەرموو دایکی زینە. السلام عليكم. عليك السلام ورحمة الله وبركاته. ما تبشيركم. فەرموو خوشکی بەڕێز. والله چیزێکم هەیە ئەزار من بە خۆمان دامان نەبوو، چیزێکم هەبوو چیزێکم جیان پەرێ دەکرێت حەمدەلله لە خوای لە زیادی دایەکەم داێنم. ئەم کەس بەشومان دایە. ئەزامان مارەمان کردیە ئەلێرە مارەمان کردنێ بە خۆمان بەخێمان کرد سەر شێقۆمانە پیاوەکەمیش حاضر بوو لە مارە بڕی. مارە بڕەکەی کرد و برایەکەی منشاد دانیشت بوو، هەمیان دانیشت بوو بە شایدی، هەموو دانیشتبوون لە شای هەموو دانیشتبوون و پیاوەکەمیش چین مەزە مەلای مارەیان کرد، هەمووش دانیشتبوون، هەمومان دانیشتبوون پڕکە خوشکەکانیشی هەمیشتبوون. ئەزە مارەیان کرد هەم کە مەلایەکە هاتیتەوە سەر جێماندەرێ، وەڵام مارەیەکەی نەهاتیە. دایکی زینە، ئەگەر بتوانی دوای بەردامەکە تەلەفۆن بکەیتەوە جوان گوێت لێ ئەگرم بزانم کێشەکە چییە و چۆن بووە، ئەو کاتە ئینشاڵڵا من لە خزمەتە بە جوانی وەڵامتە دەم. کێشەکە بەس مەلایەکە دەرێ دەبی بابی حەقی بێدانیشی. دایکی زینە ئاوا باشترە ئینشاڵڵا دوای بەرنامەکە لە خزمەت تابم گوێت لێ ئەگرم تەفاسیلی بزانم چییە و چۆن بوو، ئەو کاتە ئەوەی لێ بزانم لە خزمەتە ئینشاڵڵا وەڵامتە دەمەوە. کێمان لەگەڵا بوو؟ نیهات خان فەرموو خوشکی بەڕێزم. بەڵێ مامۆستا بەڕێزتوانی. باشی دادە گەورەکەم. سپاس دەکەم، مەمنونم، ڕەمەزانیشت پیرۆزم. یاخوا هەر لە خۆشییا بن خوشکی بەڕێزم. سپاس دەکەم، مەمنونم. مامۆستا پرسیارێکم هەبوو گەر ئەزیێت نەبێت. فەرموو خوشکی بەڕێزم. والله مامۆستا تقریبا خوشکێکم تقریبا 25 ڕۆژ دەبێ منداڵی لەبەرچووە هەر پاک و پیسە، زۆر قەلەقە لە ئەوەی گەر
ڕۆژبەکانی دەستێت نازانێ ئایا چی بکات لەو کاتێدا ئەنی خوێنەکەی وانە بێر بڵێ بتوانێت ڕۆژووی پێ نەگرێت نەوەی ڕۆژۆکەشی بگرێت. بەسەر چاو ئینشاڵڵا ڕوونکردنەوە بۆ تۆ بەڕێزە دەم خوشکەنی هادە. زۆر کاکە زۆر سپاس ڕەمەزانت دووبارە پیرۆز. یاخوا هەر لە خێر و خۆشییا بندادە گەورەکەم. خوا ئاگادارتان بێت. باوکی مراد لە هەولێرەوە فەرموو باوکی مراد. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. باشم مستجم. یاخوا هەر لە خێر و خۆشییا برا عزیزەکەم. پیرۆز بەرایمان ڕەمەزان لەگەڵ مسلمان هایجان لەگەڵ بەتایبەت یارێ مسلمان. یاخوا لە هەموو لا پیرۆز بێ و خوا بیکا بەمای خێر بۆ هەموو لایەکمان ئینشاءڵڵا. ئینشاءڵڵا. فەرموو برای گیان. پرسیارێک ئەمە ئێستاکردنی فرۆشتنی خانووی زەوی دەکەین ئەو دەلۆ قازانمانە مەسەلەن سارێک بەسەر خانێکدا بسوڕێتەوە زەکاتی تێدا دەکەویتن؟ بەسەر چاو باوکی مراد ئینشاءڵڵا بۆ تڕوونەکەمەوە. باشە دەست بۆزان پێچەند زۆر سپاس. یاخوا هەر لە خێر و خۆشیای برا عزیزەکەم خوا ئاگادارت بێت. کاک هاوکار فەرموو برا عزیزەکەم. بەڵێ مامۆستاگیان. فەرموو برا شیرینەکەم. مامۆستاگیان کاتت باش. هەموو کاتێکت باش برا عزیزەکەم. ڕەمەزان پیرۆزەیە. یاخوا لە هەر لە تۆی بەڕێز و لە هەموو خوشک و برایەکی مسلمانان و هەموو دەڤەری گەرمیان خوای گەورە پیرۆزی کات. ئاجای وەڵای مامۆستاگیان پرسیارێک خێزانم حەمیدەیە بۆ سێمان وشتێکی نازانموتم ڕەمەزان چۆن بگرێت. بەسەر چاو کاک هاوکار لە خزمەتە هەچەند ڕوونمان کردەوە جارێکی تریش هەر ڕوونیەکەینەوە. باشە دەست خۆشی مامۆستاگیان. یاخوا خوای گەورە سەربەرزت کا برا عزیزەکەم. چاوەکە مامۆستاگیان دەست خوا ئاگادارت بێت. با دایکی محەممەدیش وەرگرین لە هەولێرەوە فەرموو دایکی محەممەد. الو السلام عليكم. عليك السلام ورحمة الله وبركاته دایکی محەممەد. مامۆستا بەڕێز ڕەمەزانت پیرۆز بێ. یاخوا لە هەموو لا پیرۆز بێ خوشکی بەڕێزم. مامۆستا دوو پرسیارم هەبوو. فەرموو دادگیان. یەکەمیان تەراویح فەرزان سونەتە. بەڵێ بەسەر چاو پرسیاری دووەمت. پرسیاری دووەمیش من شەقیقەم هەیە ئەگەر برسیم بی زۆر زۆر هیلاک دەبم. حەسەبی دەبم زانە سەرتون دەمگری دەکەوم بەرم نادا. دەبین لا فەرزە بە ڕۆژی بم زۆر پێ هیلاک دەبم. بەسەر چاو خوشی بەڕێزم. فدیەی بدەم یان نەیدەم. ئینشاءڵڵا بۆ تڕوونەکەمەوە خوشی بەڕێزم. دەستاوت خۆش بێ ئامانەی خوای گەورە پاداشتی باتە خوشی بەڕێزم. یەکێتر لەو بەڕێزانی کە پەیوەندیان کرد کاک ژیار بوو لە سلێمانی پرسیاری ئەوەی کرد ئەرزە کاتێکە یەکێک ئەرزەیە کە ڕێ و هەروەها برایەکی تریش باوکی مرادیش لە هەولێرەوە هەرەوە پرسیارەی کرد ئایا ئەرز و خانوویەک کە بۆ کڕین و فرۆشتن و بۆ قازانج ئەکردرێ ئایا زەکاتی تیایی یان نا. بەڵێ بەڕێزان هەر شتێک بۆ کڕین و فرۆشتن و بۆ قازانج بکردرێ زەکاتی تایە. جا ئاڵتون بێ، ئەرزە و خانوو بێ، سەیارە بێ، هەر شتێکی تر بێ کە ئەو دوکانانەی کە ئێستا لە بازاڕە هەیە ئەو سۆپەرمارکێتانە هەر شتێک کڕین و فرۆشتنی پێوە بکرێ و بە نیەتی قازانج کرابێت ئەوە زەکاتی تێدایە و پێوتێ عروضی تیجارە کەلوپەلی بازرگانی وەکو چۆن زەکات لە پارەی ترا هەیە ئەویش دیسانەوە زەکاتی تێدا هەیە. ئیتر ئەو کەسەی کە خانوویەکی کڕیوە یا ئەرزێکی کڕیوە خۆی نیەتی خۆی ئەزانیە کە ئایا ئەم خانووە ئەم ئەرزەیە بۆ قازانج کڕیوەتی ئەوە بیفرۆشێتەوە یا کڕێتی بۆ خۆی یا کڕێتی بۆ مناڵێکی یا ئەوە بیکا بە خانوو ئەوە هەر هەموو کەسێ نیەتی خۆی ئەیزانێ. مادام نیەتی کڕین و فرۆشتنی تێدا هەبێ ئەوە بێگومان زەکاتی تێدا هەیە. خوشکە ڕەهێڵ لە چەمچەماڵەوە پرسیارەوەی کرد کە ئایا بۆین باغ حرامە؟ نەخێر خوشکی بەڕێزم حرام نییە، ئەگەر چی هەندێک ئەفەرمونون وەکو تەشەبوه وایە بە خەڵکانی غەیری موسڵمانەوە، بەڵام فتوای زانایانی ئیسلامی سەردەم هەیە کە بۆین باغ دروستە و ڕێگەی پێدرا و هیچ ئیشکالێکی تێدا نییە. خوشکە نیهاد پرسیاری ئەوەی کرد کە
خوشکێکی هەیە 21 ڕۆژە مناڵی لەبار چووە تا ئێستاش خوێنی هەیە. خوشکی بەڕێزم ئافرەت کاتێک کە مناڵی ئەبێ ماوەیەکی دیاریکراو نییە بۆ ئەو خوێنەی کە لە پاش مناڵبوون دێت کە پێوتێ زەیستانی. لە شەریعەتی پیرۆزی ئیسلامە کەمترینی لەحزەیەکە، یعنی بۆی هەیە ئافرەتێک مناڵی ببێ چەند دەقیقەیەک یا نیو سعاتێک یا سعاتێک یا کاتێکی کەم ئەو خوێنەی هەبێت و هەشە چەند ڕۆژێک بەردەوامە بێ، هەشە تا 40 ڕۆژ بۆی هەیە بەردەوام بێت. بۆیە ئەم خوشکە بەڕێزە مادام ئێستاش خوێنی هەیە با خوێنەکە کەمیش بێت هەتاکو 40 ڕۆژی ئەبێت چاوەڕێ بکە. دوای 40 ڕۆژی ئەو کاتە خۆی ئەشۆرێ دەسەکا بە نوێژ و بە عیبادەتەکان و ڕۆژوگرتن و باقی شتەکانی تر. لە سەردەمی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم ئافرەتان تا 40 ڕۆژ چاوەڕێیان ئەکرد. مانای وانی هەموو ئافرەتێک تا 40 ڕۆژ چاوەڕێ بکە. ئەگەر خوێنی هەبوو تا 40 ڕۆژ چاوەڕێەکە، ئەگینا ڕەنگە ئافرەتێ بە 3 ڕۆژ هەیە، بە 4 ڕۆژ هەیە، بە 2 ڕۆژ هەیە، ڕۆژێ زیاتر کەمتر بۆی هەیە پاک بێتەوە. بۆیە هەتا خوێنی هەبوو با بە ڕۆژوو نەبێ، هەر کاتێک کە پاک بوویەوە ئەو کاتە خۆی ئەشۆریە دەسەکا بە نوێژ و عیبادەت و ڕۆژ و باقی شتەکانی تری. باوکی مراد هەر لەگەڵ ئەو پەیوەندیەی ترا جوابم دایەوە کە خانوو و زەوی مادام بەنیەتی کڕین و فرۆشتن بکردرێت ئەوە بێگومان زەکاتی تایە. و کاک هاوکار پرسیاری ئەوەی کرد کە خێزانی حەملی هەیە. طبعاً لە پێشووترا بۆ خوشکە سیما لە سلێمانیەوە ڕوونمان کردەوە بۆ کاک هاوکاری بەڕێزیش و بۆ هەر خوشک و برایەکی تریش کە ئەو پرسیاری هەیە. ئافرەتی حامیلە لە شەریعەتی پیرۆزی ئیسلاما ڕێگەی پێدراوە کە بە ڕۆژوو نەبێ لەبەرەوەی کە نەخۆشە، لەبەرەوەی کە بێتاقەتە بێ، لەبەرەوەی ئەو مناڵە پێویستی بە خواردنی دایکی هەیە، پێویستی بە ئیسراحەتی دایکی هەیە، بە ئەندازەی ئەوەی دایکی ناڕەحەت بێ و تونی بێ و برسی بێ و بکوێتە هیلاکەتەوە ئەو مناڵە زەرەر و زیانی پێگا. بۆیە ئەو شەریعەتە پیرۆزەی ئیسلام هیچ ناڕەحەتی و حەرەج و زەحمەتێکی لەسەر خەڵک دانەناوە. وما جعل عليكم في الدين من حرج لا يكلف الله نفسا إلا وسعها. لەبەرەوە زانایان ئەفەرمون ئافرەتی حامیلە دروستە بە ڕۆژوو نەبێت، کە بە ڕۆژوو نابێت لە کاتێکی ترا، لە زستانە لە کاتێکی ترا ئەگەر ئەیتوانی ڕۆژەکە بگرێتەوە گومانی تێدانی ئەوە ڕێی جمهوری عولەما لەگەڵەوەیە کە ڕۆژەکە بگرێتەوە. ئەگەریش بە بۆنەی شیردان و یا هەر خۆی لاواز بوو نەیەتوانی ئەرکی ئەو مناڵە قورس بوو، ئەوە شەریعەتی پیرۆزی ئیسلام ڕێگەی پێداوە لەسەر فتوای هەندێک لە عولەما لەوانە ئیبن عەباس کە ئەو ئافرەتە تەنها فیدیە بدا بۆ هەر ڕۆژێک خواردنێکی فەقیرێک بدات و ڕۆژوگرتنەوەی لەسەر نییە ئەو کاتە. دایکی محەممەد لە هەولێرەوە دوو پرسیاری کرد. پرسیار یەکەم حکمی تەراویح پرسیار کرد کە ئایا فەرزە سونەتە. خوشکی بەڕێزم تەراویح شەونێژی ڕەمەزانە، شەونێژیش سونەتە، واجب نییە. بەڵام ئەمەوێ ئاماژە بەوە بکەم کە هەر کاتێک کە وترا فڵانەشت سونەتە مانای وانێ ئیتر خەڵک وازی لێ بێنێ، مانای وانێ بڵێن وەڵام مادام سونەتە ئیتر پشتی لێ بکەینەوە. سنت یعنی ئاکار و ڕەفتار و ڕەوشتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، یعنی پێغەمبەری خوا کردوێتی، یعنی شوێن پێ هەڵگرتنی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. بۆیە بەڕاستی جێگەی خۆیەتی هەموو خوشک و برایەکی مسلمان ئەم سنەتە گەورەی ئیسلام زیندوو بکەنەوە لە ماڵەکان لە مزگەوتەکان کە ئینشاءالله ئەکرێتەوە. ئافرەتان بخۆیان لە ماڵەوە ئەتوانن بیکەن بە تەنها بە جەماعەت. بۆیە حکمەکەی سنەتە و ئینسان ئەگەر بیکات خێر و پاداشێکی گەورەی هەیە کە ئەبێتە مای لێخۆشبوونی هەموو گوناه و تاوانەکانی ئینسان. و پرسیاری دووەمی دایکی محەممەد فەرمی کە شەقیقەم هەیە، ئایا چی بکا بۆ بە ڕۆژوو بوونەکەی بێتاقەت و ناڕەحەتە بێ؟ ئێمە بەڕێزان یاسایەکی گشتی باز بکەین کە بۆ ئەم خوشکە بەڕێزە ئیسفادەی هەیە و بۆ هەر بەڕێزێکی تریش کە نەخۆشە. ئێمە وەکو مامۆسای ئاینی و شەریعەتی پیرۆزی ئیسلامیش زۆربەی نەخۆشیەکان بینا لەسەر ڕێی پزیشکە بەڕێزەکان ئەتوانین بڕین بە ڕۆژوو ببە یا بە ڕۆژوو مەبە. ئایا لەگەڵ ئەو نەخۆشیە ئینسان ئەتوانێ بە ڕۆژوو بێ یا بە ڕۆژوو نەبێ؟ ئەمە کێ یەکلایەکاتەوە؟ خوا فەرمێ فەسئەلوا ئەهلە الذیکری ئین کونتم لا تەعلەمون. لە کێ پرسیار بکەن؟
لەوانەی کە شارەزایی ئەو بابەتیان هەیە کە اختصاسیان هەیە. ئەوە دکتۆرە بەڕێزەکانە ئەبێ یەکلایی بکاتەوە بڵێ دادەکەم تۆ نابێ بە ڕۆژوو ببی، ڕۆژوو بۆ تو زەرەری هەیە، فڵانە زەرەرت لێ ئەدا. ئەو کاتە کە قسەی دکتۆرت پێ بوو، مامۆستای ئاینیش ئەتوانێ بینا لەسەر قسەی دکتۆر بڵێ بە ڕۆژوو ببە یا بە ڕۆژوو مەبە. ئەم قسەیە بۆیە بە شێوەیەکی گشتی کردم، چونکە خەڵکی تریش پرسیاری هەیە، جۆری نەخۆشی تریش هەیە بەڕێزان کە هەر پرسیارەکەن ئایا من نەخۆشم بە ڕۆژوو میان نا. ئەگەر نەخۆشیەکەت سووکە ئەتوانی لەگەڵا بە ڕۆژوو ببی زەرەرت لێ نادا، ئەو بە ڕۆژوو ببی وان تەسوموا خەیڕ لەکم. بەڵام ئەگەر دکتۆر پێتەڵێ نابێ بە ڕۆژوو بووی، ئەو ڕۆژۆ زەرەرت لێ ئەدا، پێویستە دەوا دەرمانەکانت لە کاتی خۆیان بخۆی، ئەو کاتە شەریعەتی پیرۆزی ئیسلامیش ڕێگەت پێدا. نەخۆشیش بەڕێزان دوو جۆرە. ئێستا کەسێک بۆ نمونە لە مانگی ڕەمەزانە نەخۆش و ناتوانێت بە ڕۆژوو بێ، یا ئەوەتە ئەم نەخۆشیە کاتیە لە کاتێکی ترە ئەتوانێت بیگرێتەوە، یا نەخۆشیەکە بەردەوامە و لە هیچ کاتێکە ناتوانێت بە ڕۆژوو بێ. نەخۆشی درێژخایەن یا نەخۆشی کورتخایەن هەمان هەیە یا درێژخایەنمان هەیە. ئەگەر کەسێ تووشی نەخۆشیە بوو لە ڕەمەزانە نەیەتوانی بە ڕۆژوو بێ، ئەوە 2 ڕۆژە ئایا 3 ڕۆژە چەند ڕۆژە نەیگرتووە لە کاتێکی ترا ڕۆژۆکە ئەگێڕێتەوە. بەڵام ئەگەر کەسێ نەخۆشی درێژخایەنی هەبوو، وەکو ئەو برا بەڕێزە باوکی ئەحمەد کە زەرعی گورچیلەی کردووە، کە ئەوانەیە کە نەخۆشی گورچیلەیان هەیە عادەتە ناتوان بە ڕۆژوو بن، یا کەسێ نەخۆشی درێژخایەنی هەیە، نەخۆشی دڵی هەیە، دکتۆر پێڵێ نابێ بە ڕۆژوو بی لە هیچ کاتێکە، ئەوە تەنها فیدیە ئەدا و خوای پەروەردگاریش لێی ناگرێ و هەر ئینسانێکی مسلمان کە حەز بکا بە ڕۆژوو ببێ بەڵام بۆی عوزرێکەوە نەتوانێت بە ڕۆژوو ببێ، دڵنیا بێ خوای پەروەردگار ئینشاءڵڵا بۆی ئەنووسێ و هەموو ئەو چاکانە بۆ ئەوش ئەنووسرێ هەر وەکو چۆن بۆ خەڵکێکی تریش ئەنووسرێ. بەڕێزان 1-2 خاڵماوە بە سەریعی لە خلال چەند دەقیقەیەکە لە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست ساڕوونی یەکەمەوە. بەڕاستی جێگەی خۆیەتی ئێمە هەر لەم سەرەتای ڕەمەزانەوە سوور بین لەسەرەوەی کە هەموو دەرفەتەکانی مانگی ڕەمەزان بخۆزینەوە. خۆشەویستانم، مانگی ڕەمەزان دەرفەتی زۆری تایە بۆ بەدەستێنانی ڕەزامەنی خوا، بۆ بەدەستێنانی لێخۆشبوون، بۆ بەدەستێنانی بەزەیی و ڕەحمەت و میهری خوای پەروەردگار، بۆیە خۆشبەختی بۆ ئەو کەسانەی کە ئەم دەرفەتانە ئەخۆزنەوە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم: إذا كان أول ليلة من شهر رمضان، یەکەم شەوی مانگی ڕەمەزان کاتێک کە دێت بەسەر مسلمانانە، صفدت الشياطين، شەیطانەکان کۆت و بەند ئەکرێن، ئەبەسترێنەوە، وغلقت أبواب النار، هەموو دەرگاکانی دۆزەخ دائەخرێن وەکو نیشانەیەکی بەزەی خوای پەروەردگار. فلم يفتح منها باب، یەک دەرگای دۆزەخ لە مانگی ڕەمەزانە کراوە نییە، یەک دەرگای دۆزەخ لە مانگی ڕەمەزانە کراوە نییە. ئەمە چه معنایەکی هەیە؟ یعنی خەڵکەکە ڕووکەنە دەرگای خوا، ئێستا دەرگاکانی دۆزەخ داخراوە، یعنی خوا ئەوێ میهرتان لەگەڵا بنوێنێ، خوا ئەوێ بەزەیتان لەگەڵا بنوێنێ. وفتحت أبواب الجنة فلم يغلق منها باب، هەموو دەرگاکانی بەهەشت لە مانگی ڕەمەزانە خراونەتە سەر پشت، هەر 8 دەرگاکەی بەهەشت خراوەتە سەر پشت، یەک دەرگایەکی لێ دانەخراوە. وينادي مناد، یەکەم شەوی مانگی ڕەمەزان، یەکەم شەوی مانگی ڕەمەزان بانکەرێ بانگەکات: یا باغی الخەیر ئەقبل ویا باغی الشەڕ ئەقصر. ئەو کەسانەی کە بە دوای خێرا ئەگەڕێن دەوەرنە پێشەوە، دەقۆڵی لێ هەڵماڵن، دەرفەتی زۆر هاتوۆتە ڕێگەتان، کاری چاک ئەتوانی، خێری چاک ئەتوانی بۆ خۆت تۆمار بکەی، ڕۆژ و گرتنەکەی لە هەموو گوناه و تاوانەکانت خۆشە بێ، شەو نوێژەکەی لە هەموو گوناه و تاوانەکانت خۆشە بێ، ئاوەدانکردنەوەی شەوانی قەدری خێر و بەرەکەتە، دوعای ڕەمەزان بەرەکەتە، سەدەقەی ڕەمەزان بەرەکەتە، بۆنی دەمی ڕۆژوان بەرەکەتە، ئەو ماندووبوونەی کە ئەیبینێ و ئەو ناڕەحەتی کە دێ بەسەریا هەمووی ئەجر و پاداشتە. بۆنی دەمی ڕۆژوان لای خوای پەروەردگار لە بۆنی میسک خۆشترە. ئەو کەسەی کە بە ڕۆژوە بێت لە دەرگای ڕەیانەوە فەرمووی لێکرێت، لە دەرگایەکەوە کە ئینسان تایە پاراوە بێ، کە ئینشاءڵڵا لە دەرسەکانی ترا باسی فەزڵ و پلەپایی ڕۆژووتان بۆکەین. بۆیە بانکەرێ بانکە وەرن ئەوانەی کە ئەتانەوێت خوا لە خۆتان ڕازی بکەن، وەرن ئەوانەی کە ئەتانەوێت توێشوو بۆ قیامەتی خۆتان کۆ بکەنەوە. ویا باغی الشەڕ ئەقصر، ئەو کەسانی کە خەریکی خراپن
خەریکی مەعسیەتن خەریکی گوناهن بەسە دەست هەڵگرن وازە نێرگە لە کێشانەکەت بێنە وازە مەشروب خواردنەکەت بێنە وازە هاوڕێتێکردنی خەڵکی خراپ بێنە وازە خواردنی ماڵی خەڵک بێنە وەرە خوای پەروەردگار لە خۆت ڕازیکە ئەوە خوا دەرگای بەڕوا کردوویتەوە ئەوە خوا دەرفەتی پێداوی ئێستا مانگی لێخۆشبوونە وەرە دەست هەڵبگرە یەکەم شەوی مانگی ڕەمەزان مەلایکەتەکانی خوای پەروەردگار ئەم بانگەوازە ئەکەن ولله عتقاء من النار وذلك كل ليلة هەموو شەوێک خوای پەروەردگار کۆمەڵی لە ئاگری دۆزەخ ڕزگارەکە هەموو شەوێ بەڕێزان هەموو شەوێ دیاری خوا بۆ ئومەتی محەممەد صلی الله عليه وسلم ئەوەیە کە کۆمەڵی خەڵک لە ئاگری دۆزەخ ڕزگارە بن دەبا ئێمەش داوا بکەین کە خوای پەروەردگار لەو کەسانەمان بگێڕێ کە لە مانگی ڕەمەزان لە ئاگری دۆزەخ ڕزگارەکرێن کۆتا قسەم بەڕێزان ئەوەیە کە پێویستە ڕۆژوەکەمان بپارێزین پێویستە ڕۆژوویەک بگرین کە پێی بوترێ ڕۆژوو یعنی خۆگرتنەوە لە حرام خۆگرتنەوە لە بێشەرعی خۆگرتنەوە لە قسەی خراپ خۆگرتنەوە لە لەغوکردن لە غەیبەتکردن لە هەر شتێک کە خوای پەروەردگار ئەڕەنجێنێت من لم يدع قول الزور والعمل به فليس لله حاجة في أن يدع أحدكم طعامه وشرابه ئەگەر کەسێ خۆی لە قسەی خراپ نەگرێتەوە خۆی لە شتی خراپ نەگرێتەوە خوا پێویستی بۆ نیە تۆ خۆت برسیکەیت و خۆت تونیکەی ڕۆژوو مەدرسەیە قوتابخانەیە ئەوێ فێرمان بکە لە گوناه واز بێنین ئەوێ فێرمان بکە کاری باش بکەین بۆیە بەڕێزان با کاتەکانی ئەم مانگە ئینشاءالله بە عیبادەت ئاوەدان بکەینەوە بەرنامە ڕێژی بکەین دەرفەتەکان بقۆزینەوە ڕۆژوویە بگرین کە بەڕاستی پێ بوترێ ڕۆژوو لە کۆتا لە خوای گەورە پاڕێمەوە ئەڵێم یا رب العالمین بەناوە جوانەکانی خۆت بە ئیسمی عەظەمی خۆت بە سیفەتە بەرزەکانی خۆت لێتە پاڕێمەوە ئەم مانگە بگێڕی بەمای خێر و خۆشی بۆ هەموو لایەکمان یا رب العالمین یا ئەکرەم الئەکرەمین یا خەیڕ الرازقین خوایە دەروی خێر لەم میلەتەی ئێمە بکەیتەوە ئەوانەی نەخۆشن یا رب العالمین شیفای بەخێریان بۆ بنێری ئەوانەی قەرزارن قەرزارەکانیان بۆ بیتەوە ئەوانەی لە هەر تنگانە و ناڕەحەتیەکەن یا ربی خوایە دەروی خێران لێ بکەیتەوە ئەو خوشک و برا مسلمانانەی کە هەمیشە داوای دوعای خێرەکەن کە نەخۆشیانەیە دەردەدارن گرفتارن منداڵیان پێ نەبەخشراوە یا رب العالمین دەروی خێران لێ بکەرەوە ئەم نەخۆشی و ئەم بەڵاو ئەم نەهامەتی کە بەسەر ئەم میلەتەیە هاتۆ یا رب العالمین لەگەڵ هاتنی ئەم مانگەیە دیاری تۆ بۆ ئێمەوە بێ کە خوایە لێمان خۆش بی و ئەو نەخۆشیەمان لێ دوور بخەیتەوە ئارامی و خێر و خۆشی بۆ ئەم وڵاتی ئێمە دابارین یا رب العالمین یا ئەکرەم الئەکرەمین خوایە یارمەتیمان بدەی ڕۆژوەکی باش بگرین عیبادەتێکی باشکەین لەم مانگەیە بگەڕینەوە بۆ بەربارەگاکەی تۆ یا رب العالمین هەمومان سەرفرازی دنیا و قیامەت بکەی ئاسوودە و بەختەوەرمان بکەی یا رب العالمین ماڵ و منداڵمان دۆست و خۆشەویستانمان دایک و باوک و مردوەکانمان یا ربی خوایە لە هەموو لایەکمان ڕازی بی و هەموو لایەکمان لە بەهەشتەکانی خۆتا کۆ بکەیتەوە یا رب العالمین ئامین ئامین خۆشەویستانم بەم ئەندازەیە کۆتایی بە ئەڵقەی ئەم شەو دێت داواکارم لە خوای پەروەردگار بیکا بمای خێر بۆ هەموو لایەکمان تا کاتێکی تر و بەرنامەیەکی تر بە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەمەوە بەخوای گەورە و میهرەبانتان دەسپێرم وصلى الله وسلم على نبينا محمد وآله وصحبه وسلم أجمعين والسلام عليكم ورحمة الله وبركاته